میرانی خۆشەوی سڵاتان لێبێت ئەم کاتتان باش زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ بە شێوکی ڕاستەخۆ بە یارمەتی هاوکارانم لا پرۆگرامێکی نوێیان لەگەڵتانم هیوادارم هەموو لایەکتان تەندروست باش بن. ئازیزان ئێمە وەک دەزانن کە ئێمە هەمیشە لا پرۆگرامی ئەمڕۆیە هەوڵمان داوە کە گەنجانە و گەنجانەی کە توانایەکیانە یاخود بەهرەیەکیانەیە لە بیانهێنەوە پرۆگرامەکەمان و هەروە ئێمە ببین بە هاندەریان و بە پاڵپشتیان بەوەی کە هەم توانەکانیان بناسێنین و هەروە هەم پشتی پشگیریان لە بکەین بۆی بەردەوام بن لەو بەهرەی کە هەیەنەوە هەروە زیاتر پەرەی پێ بدەن. بۆ ئەمڕۆ خاتونێکی گەنجی بەهرەمەند لە ئەستۆدیۆ لەگەڵمدایە کە خەریکی هونەری زەخرەفەیە. وەک دەزانین کە هونەری زەخرەفە هونەرێکە زۆر وردەکاری ئەبێت، بەڵام ئەو بە شێوەیەکی ئەکادمی بۆی نەخوێندووە، بەڵکو خۆی با حەز و خولیای خۆی بۆ ماوەی ساڵێک دەستی کردووە بەم هونەرە و هەروە چەند کارێکی کردووە کە کارەکانی هەمووی بۆ خۆی هەڵگرتووە تاکو ئێستا. بەڵام ئەمڕۆ لا پرۆگرامەکەیان کارەکانی ئەم خاتونە گەنجە بینین و هەروە کۆمەڵە گفتوگۆکەین. ئەو خاتونەش خاتو داستان سەباح. خاتونیان بەخێر بێت. زۆر سپاس. داستانیان باشی؟ زۆر سپاس. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمانەوەی. زۆر سپاس بەیە. زۆر سپاس بۆتەش. داستانوک و ئاماژەم پێکردۆ بە شێوەیەکی ئەکادمی وەکو بڵێ کا پەیمانگەی هونەرە جوانەکان یاخود بەشێکی هونەری نەخوێندووە. ڕاستە کە هونەری زەخرەفەش خۆی یەکێکە لە هونەرەکان و هەروە زانیاری ئەوێ و هەروە کۆمەڵە گوردەکاری بە دوواداچوونی ئەوێت، بەڵام تۆ بە حەز و خولیای خۆت ئەم هونەرەت هەڵبژاردووە. بۆچی حەزت کرد بێتە ناو هونەری زەخرەفە و هەروە دەست پێ بکەیت؟ زۆر سپاس. سەرەتا من زەخرەفە شتێ بوو کە زۆر حەزم لێ بوو. نەخشە سەردا خۆی نەخشێکی زۆر جوانە لە لای من هیچ زانێرێکم لەسەری نەبوو، بەڵام چی ئەم هونەرە سەرنجی توێ ڕاکێشە؟ جوانیەکەی حەزێک بوو، پێم جوان بوو، شتێکی جوان بوو بەلای منەوە، بۆیە و دایمەش لە زۆر شتا کایبینم نەخشی زەخرەفە هەڵیەبژێرم ئەوم لە هەموو شتێک پێ جوانترە. بۆ نمونە بۆ جلکا زەخرەفەی تیابیان لە دیوار و شتا یان هەنێکات لە کاشیە شتێکی جوانە بەلامەوە. بێگومان هونەرێکی زۆر ساڵش ڕاکێشە و هەروە هەموو ئەو ڕەنگانە یاخود ئەو هێڵکاریانەی کە لە هونەری زەخرەفایە هەمووی سەرنج ڕاکێشە و هەروە توانێت بڵێنێکێکە لەو هونەرانەی کە ئارامی بە مێشکیش ئەبەخشێت. بۆ تۆش بە هەمان شێوە ئەمەیەکێک بۆ لە هۆکارەکان بۆی دەستکەی بە هونەرە، چونکە کاتێکی باشی ئەوێت بۆی دابین بکەیت و هەروە تەرخانی بکەیت و خەریکی کێشانی زەخرەفەیە. بێگومان کاتێک کە تۆ ئەم نەخشە ئەکێشیت ئارامیەکەیا بە تۆ وا لە هەمان کاتا و کەسەش کە سەیریە کات کارەکانی تۆ بینێ بۆ ئەویش ئارامیەکەیا بە ئەویش و کاتێکی زۆر زۆریەوێت هەموو کەسێکی ژەتوانێ بیکات. ئەوە نییە بڵێ شتێکی قورسەوە مەحاڵە. بەڵێ هەموو کەسێک دەتوانێت بیکات، بەڵام بامەرجێک کاتێکی بۆ تەرخان کات. کاتێک سەر هەڵەبڕی لەسەری ئەبینی کاشتێکی زۆر جوانە کردووە با کاتێکی زۆر، بەڵام شتێکی جوان لەبەرەوەی شتێکی زۆر وردەکاریە. باشە تۆ سەرەتا بەچی دەستە پێ کرد؟ یاخود سەیری چی دەکرد بۆی معلومات و زانیاری یاخود لەبەریا دروستکەیتەوە؟ زیاتر لە یوتیوب سێرمە کرد، بەڵام شتێکی وانە بۆ کا لە بەری دروستی کەمەوە هەمووی با خەیاڵی خۆم کردومە و زۆر بەشیان لێگە چەند زەخرەفە هەنێک کاتی ژەتوانی بۆ نمونە ڕسمی کچێک دروستکەی، بەڵام لە شوێی زەخرەفەیە. بەڵام من ناتوانم، یعنی من وێنە کێژ نیم، ناتوانم ڕسم دروستکەم، بەڵام متوانم نەخشەکان بکەم، زەخرەفە دروستکەم. باشە بۆچی تا ئێستا بیرە لەوە نەکردوێتەوە کە ئەم توانای خۆت دەربخەیت یاخود پێشانگێکی تایبەت بە خۆت بکەیتەوە، زیاتر هەوڵ بیت کە بناسرێت؟ وەکو ئاماژەم پێکرد و هەموو کارەکانە تایبەت بە خۆت هەڵکردو و هەروەها هەنێکیشی کردووە بە دیاری و یاختا بە هاوڕێیانت. بەڵێ ڕاستیەکەی سەردا بیرم لێ نەکردبەوە کە یعنی بێمەم بوارەوە، تەنیا شتێک بۆ حەزێکی خۆم بوو، بۆ خۆمم دروستە کردی، تر دواتر هاوڕەکانم بینیان داوایان لێ کردم، زۆر ڕسمم دروست کردووە یاوم بە هاوڕەکانم و ئیتر بەرە هانیان نام. سەرنجی ئەوان چی بوو بۆ کارەکانت؟ زۆر پێیان جوان بوو، زۆر بەلایەنەوە جوانە، شتێکی جوان بوو. ئەمە کارەکانی داستانە کە لەسەر شاشەش بۆی بینەران بیبێنن. داستان هەوڵت داوە هەمیشە لەو کە لەو زەخرەفانی کێشی پەیامێکی لە پشتەوە بێت. پێم خۆشە ڕوونکردنەوەی بێ لەسەر ئەو زەخرەفانەی کە بۆی بینەرانی ژیان ڕوون بێ. بەڵێ ئێساوەی کە ڕۆشت ئەوە پەیامی پێکەوە ژیانە،
هەوڵم یاوە هەموو ڕەنگەکان بەیەکەوە کۆکەمەوە ئەمەشیان هەرتەنیا زەغرەفەیەەکە ئەمان ئەوانن کە کردومە ویاومە بە هاوڕەکانم ئەمانە لای خۆت نەماوە ئەمە لای خۆمە ئێستا زۆر کات دەتوانین ڕەنگی تیا بەکاربێنی بۆی نەخشەکان زیاتر دەرکەوێت زۆر کاتیش ڕەنگی بتیا بەکار زۆر کات پێویست ناکە بەڵێ باشە داستان ئەمێ ئەو بپرسم کە هەوڵت داوە زیاتر یاخود کە کاتێک کەسێک دەسەکات بەکارێک یاخودێتە ناو هوەرێکەوە ڕاستە سەرەتا زۆر بە ساد و ساکاری دەست پێکات تۆ بە ماوەی ساڵێکە خەریکی ئەم کارەیت زیاتر هەوڵت داوە کە هەم داهێنانیش بکەیت لەم بوارە یاخود بەردەوام بە دوواداچوون و هەروە سێرچی زۆر بکەیت بۆ ئەم هوەرە بە بەردەوامی کار ئەەکەیت یاخود ماوە کاری لەسەرەکەیت و ماوەیەک ئەوەستیت نا بە بەردەوامی نا لەبەرەوەی کاتم زۆر کەمە بۆی تەنیا و کاتانی کە کاتێکی کەمم هەبێت دەسەکەم بە ئەوە ئەگەر کاتێکی زۆرترم هەبێ بێگومان شتی زۆر جوانتر دروستاگەم ئەمە تەنیا و کاتانە بۆ لە کاتی ڕێساگە کردومە باشە چەند کات ژمێری پێچێت بۆ کێشانی زەخرەفێک ئەگەر بە بەردەوام لەسەری بیت 7 ساعت 8 ساعتیەوێت بەس من هەمووی بە یەک جار نەکردووە یاین جاریوە بۆ بەڵێ جاریەوە بەس بەشە و 1 ساعت خەریکی بووم هەر ئەوە باشە ماڵەوە تا چەند پشتگیری داستانن تۆ گەنجێکی چالاکی کچێکی چالاکیت دواتریش ئاماژە بۆکەین کە هەوڵەیت کە لە زۆر لە بوارەکانە جێپەنجێ خۆت بکەیت و هەروەها کار بکەیت بەڵێ بە خۆشحاڵیەوە خێزانەکەم هەندێکی زۆر باشی منن و بە تایبەتی دایکم و باوکم و خوشکەکانم براکەم زۆر هاندەر من نەک هەر لەم کارێ لە هەموو کارێک کە تا ئێستا کردبێتم باشترین هاندەرم بوون وەکو خوێندن کوێ تاوا کردو داستان ئامادەی پیشەسازی ئەمادەی پیشەسازی تاوا کردووە کە زۆر دوورە لەم بەشەوە بەڵام تۆ ئەم بەشە هەڵبژاردووە هونەرت هەڵبژاردووە کاتیا کار بکەیت و بەردەوامی هیوادارم بەگوڵام من لێ ڕۆسپاسی خێزانەکە دەکەم دەستی دایک و باوک ماچەکەم هیوادارم کە هەموو خێزانەکان ئاوا هاندەر و پاڵپشتی کچەکانیان من بێگومان کوڕەکانیش کە هیچ جیاوازێکیان نیە داستان پێش پرۆگرام گفتوگۆمان کرد باسەلەوە کرد کە هەوڵی بۆ لەمە و دووەکە پێشانگەیەکی تایبەت بە خۆت بکەیتەوە بەڵێ لە پرۆژەمایە ئیشاڵا لە داهاتووە پێشانگایە بکەمەوە و کاری باشتر بکەم بە پێی کات وێنەی جوانتر بکێشم پێشانگایەکی بۆ بکەمەوە و کەسانی چەند کەسێک بێن کە کارەکانم ببینن چونکە زۆر کەس داوایان لێ کردوم کە پێیان بفرۆشم بەڵام من جارێ خۆم ئەوە بەهین نازانم تا پێدوانی ئەوەنە پرۆفیشنال بیانی لەو هونەرەیە ئەوە پرۆفیشنال نیە تاوەکو من جارێ لەو ئاستەیانیم هیوادارم ڕۆژێک بێکا بتوانم بەڵام طموحی ئەوەت هەیە ببی بە هونەرمەندێک یاخود لەو بوارەیە کە زیاتر پەڕی پێ بدەیت و زیاتر بناسرێت و دواتریش کارەکان ناتوانێت بفرۆشیت وەڵای بەسە چاوێکی داهات بۆ خۆت ئەتوانی بەس من تاسە بیرم لێ نەکردوێتەوە ئیشەڵا بۆ ئایندە هیوادارم کە لە لووتکایە بۆ بینمەوە زۆر سپاس داستان بەدەر لەم کارە سەرقاڵی پرۆژێکی کەی لە ئێستاە ئەویش پرۆژێکی کتێبە کاتەوێ لە کوردستان کتێب بنێریت بۆ وڵاتانی دەرەوە ئەم پرۆژەیە چۆنبیرێ لێ کردەوە کێ هاوکار و یارمەتی دەرتا لەم پرۆژەیە ئەم پرۆژەیە پرۆژەی کتێبخانەی داستان ئەوە ناوەکەیەتی سەرتا بیرۆکەکە لە هاوڕێکی خۆمەوە بیرۆکەکەم بۆ دروست بوو کاکیمات کە لە وڵاتی ئەڵمانیایە ئەویژەر پرۆگرام پێشکەشەکە چوو بۆ کتێبخانەیەکەوە لە ئەڵمانیا پیشانی ئەیە کە کتێبی هەموو نەتەوەکانی لێیە تەنیا کوردی لێ نەبوو کتێبی کوردی لێ نەبوو لێتی بەلاتینی نووسراوە یان یەکدوانێکی لێ یان هەر لێ نیە لە کتێبخانەکانە منی ژۆ بیرۆکەیەم بۆ هات کە ئێمەش کوردین با ئێمەش لە وڵاتان هەبین باکەیەکێک چووە کتێبخانەوە کتێبی کوردیش لەوێ هەبێت ئیتر هاوڕێ ئازیزم کاگە من بەرزەنجی کە ئەو یەکەم پاڵپشتی من بووە لە پرۆژەکەما پشتگیری کردم و سوپاس بۆ یەکێتی نووسەران کە ئەوان پشتگیری مەکەمون و سپۆنسەری منن
زۆر باشە کاتە بە یارمەتی نووسەران یەکێتی نووسەران تۆ هەوڵی ئەم پرۆژە ئیتر زوو بکەیتە بواری جێبەجێکردنەوە جۆری کتێبەکانە هەڵبژاردووە کتێبەکان تایبەت بێ بەچی هیکێ بێت نا هەڵم نەبژاردووە ئیتر هەر نووسەرێک ئیتر لا هەرینەکە نووسێت ئەتوانێت کتێب بێنێت بەڵام 5 دانە لێک بەرهەمی 5 دانە بێنێت لەبەرەوەی ئێمە ئەیبینە 5 وڵات واتە نووسەران بە حەزویستی خۆیان بێنەوە ئەم پرۆژە یاخود خۆت بەویستی خۆیانە ئەتوانن بێن ئەتوانن بێن و ئەتوانن نەشیێنن بەڵام من پێویستم بە سپۆنسەرە باشە کە بتوانم کتێبی زیاتر بکڕم هێستا کتێبی زۆر باش هەیە بەڵام لەوانەیە نووسەرەکان پرۆژەی منی پێ نەگەیشتە بێت ئاگادار نەبێت پێویستم بە سپۆنسەرەکە هەنێک کتێبی باش بکڕم برێو کتێبانە کاینێوی تۆ پارێکی زۆری ئەوێت چونکە بێ بە پۆست بینێریت کتێبی باش بکڕم و بۆەوەی کتێبی باش هەبێ لەوێ لەبەرەوەی ئەو کەسانی کە لەوێن لەوانەیە زمان نەزانن لەوانەیە زمان نەزانێت کە بە زمانێکی تر کتێب بخوێنێتەوە کتێبی کوردی هەبێت تا کتێبی کوردی بخوێنێتەوە بێکمانڵاشە هەنە کتێبی ژەبە کە لێ وەکو خۆت وتێکە کتێبی کوردی نیە لە کتێبخانەکانی ئەوێ بۆ ئەوان بەردەست نەبێت بتوانن بەتایبەتی و کەسانی کە زمان نازانن زۆر مافخوراون ناتوانن کتێب بخوێنەوە ڕاستە ئەی وڵاتەکانت هەڵبژاردووە چۆن بێت شوکوێن بەریتانیا و ئەڵمانیا و سوید و دانیمارک و نەرویجە ئەو وڵاتانن بەڵێ لەکە هەڵت بۆچی یعنی زیاتر ئەو وڵاتانە دەڵبژاردووە لەبەرەوەی وڵاتانە زیاتر کوردی لێ بەڵێ و وڵاتە گەورەکانیشن زۆر باشە من هیوادارم کە هەر کەسێک یاخود هەر لایەنێک کە پێخۆشە یارمەتی دەری تۆ بێت لەم پرۆژەیە بێتە پێشەوە و هەروابێ بە باڵشتی و تۆپێکە ئەم پرۆژەکە پرۆژێکی زۆر جوانە هیوادارم کە جێبەجێ بکرێت و زۆر سەرکەوتوش بێت دەستان پێ بڵێ خۆت تا چەند حەز بە خوێندنەوەکەیت خوێنەری کتێبی ئەو خوێنەرێکی زۆر باشم خوێندنەوە ینی بەشێکە لە ژیانم هەموو ڕۆژێکە گەر یەک بە ڕۆژ بێ بخوێنەوە زیاتر چوارێک حەز لە چوارێکەکەیکە بخوێن زیاتر ئەو کتێبانی کە من حەزم لێتی لە بوارەکەی خۆما گەشت پێدانی مرۆیی کە تۆ ڕاهێنەریشی بەڵێ لە بواری گەشە پێدانی مرۆیی بەڵێ ماشەڵڵا تامەنێکی کەمت هەیە بەڵام ئەتوانە بڵم کە خاتونێکی زۆر چالاکی هەوڵی لە زۆر بواردەکە جێپەنجەی خۆ بکەیتەوە و کار بکەیت وەکو ڕاهێنەر لا گەشە پێدانی مرۆیی ئەمە ئەم بوارە چۆنە یاخود چۆن ئەم کاراکە وەکو کاری ڕاهێنەرەتی ئەم بوارە بوارێکی زۆر فراوانە و ئەتوانی لە هەر بوارە و ببێ بە ڕاهێنەری ئەوە و گەشە پێدانی مرۆیی بەشێکە لە ژیانم زۆر حەزم لە گەشە پێدانی مرۆییە زیاتر دەورات و خول ئەڵیتەوە باشە لەو بوارانێکی ئێستا کاری لێکێ وەکو کتێب و وەکو خوێنەری کتێب و ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی و هەروە هونەری زەخرەفەش زیاتر کاتت بۆ کامیان تەرخان کردووە کامیان لای تۆ زۆر شیرینترە ڕاهێنەرێتیەکە ئەوە کاری پیشەی سەرەکی تۆە ئەتەوێت لە سەری بەردەوام بیت بەڵام پیشەی ئێستام نیە لەم کاتەیە ئەم کاتە وەستاویت و لەم کاتە وەستاوم ساکارێکی ترەکەم من هیوادارم لە هەموو ئەو بوارانەی کە خۆت پێت خۆشە بەردەوام بیت هیوای سەرکەوتنە بۆ خوازم داستانگیان دووبارە زۆر خۆشحاڵ بووم کاریتە پرۆگرامەکەی من و لەگەڵ ما بوویت ئەگەر شتێک ما بێت ئاماژەمان پێ نەکرد بێت دەربارەی کار و پرۆژەی داهاتوت خودەکە پامێکی شت هەبێت بۆ گەنجان پامی من بۆ گەنجانەوەیە کە هەر شتێک کە لە مێشکیانایەوە هەر شتێک یانەوێ بیکەن ئەتوانن کە بیکەن و هیچ کاتێکیش درەنگ نییە و هیچ شتێکیش مستەحیل نییە هەر شتێک کە مرۆڤێ کردبێتیت ئێمەش ئەتوانین بیکەینەوە هەر شتێکە تا هیچ مرۆڤێ نەیکردووە من ئەتوانم بیکەم تۆ ئەتوانی بیکەی هیچ کاتێ نەوەستن و ئەو بەهرانی کە تیایە نایە کە زیاتر برێوی پێبەن و بیبەنە پێشەوە و هیوادارم خێزانەکانیش پشگیریان بکەن چونکە خێزان یەکەم شتە کە خێزان پشگیری نەکردی ناتوانی لە هیچ بەڵێ بێگومان وایە دووبارە سپاس بۆ تۆ بە هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ تۆ هیوادارم لە لوتکایەوە ببینم زۆر سپاس زۆر سپاس بینەرانی خۆشەویست
پێکەوە دەچینە لای راپۆرتێک کە تایبەتە بە بیبلیۆگرافیای بڵاوکراوە بەڵگەنامەی هونەری شاری سلێمانی کە دیار ئێمە لە ماوەی چەند ڕۆژێ ڕابردووە لە پرۆگرامەکەماندا باسمان لەم پرۆژەیە کرد و باسمان لە گرنگی ئەم پرۆژەیە کرد. هاوکارم لە راپۆرتێک ئێمە بڵاو کردینە بۆ ئامادە کردوین کە ئەم راپۆرتە تایبەتە بە ڕۆژی بڵاوکردنەوە و هەروە واژۆکردن لەسەر ئەم پرۆژەیە با پێک کۆبینەربین و لەگەڵتانە بەردەوام بین. ئێرە باخچەی مەڵبەندی ڕۆشنبیری زانکۆی سلێمانیە، ژمارێکی بەرچاو لە هونەرمەندان و نووسەران و کەسایەتیە دیارەکانی شاری سلێمانی ئامادەن. مەراسیمێک ڕێکخراوە بۆ ناساندن و بڵاوکردنەوەی بیبلیۆگرافیای بڵاوکراوە و بەڵگەنامەی هونەری شانۆی شاری سلێمانی. ئەمڕۆ مەراسیمی بڵێن بڵاوکردنەوە و ناساندنی پرۆژەی بیبلیۆگرافیای بەڵگەنامە و بڵاوکراوەی هونەری شان و شاری سلێمانیە کە سێ بەرگە لە ساڵی 1949 شتی تایە هەتا 2018. ئەم پرۆژەیە دوسێ ساڵیشمان تیا کردووە. خۆشبەختانە لە کۆتایی ساڵی 2019 تەواو بوو، دەستمان کرد بە دیزاین و لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێز وەزیری ڕۆشنبیریەوە بەشێک لە تێچووی چاپەکەی و لەلایەن بەڕێز پارێزگاری سلێمانی و بەشێکی تری لە تێچووی چاپەکەی بۆ خەرج کراوە و چاپمان کردو بە کوالەتێکی باش و بە جۆرێکی زۆر تایبەت. ئیتر ئەمڕۆ ئەم بۆنێمان بۆ ئامادە کردووە بۆ هاوکاریکردن جگە لە ئامادەکردنەکەی جگە لەو هونەرمەندانەی کە ئەرشیفەکانی خۆیانیان پێداوم بۆ ئەوی کەڵکی لێوەربگرم. هیچ کەسێکی تر هاوکاری نەکردووم بەداخەوە، بەڵام هونەرمەندانی سلێمانی چیان بەشێکی زۆریان نزیکی 60 هونەرمەند و کەسایەتی هونەری شاری سلێمانی ئەرشیفی خۆیانیان بۆ هێناوم. من کەڵکم لێوەرگرت و سکانم کردو ئەمەی لێ پەیدا بووە. بێگومان کەم و کوڕیمان هەیە، چونکە ئەگەر لە بەرامبەری ئەو 60 هونەرمەندە 60 تریش هاوکاریکردنە ئیشەکە باشتر و ڕێک و پێکتر و بێکەم و کوڕی ترە بوو. ئیتر لە هەر سێ وەکو باسمان کرد بەرگی یەکەم ئەو تیپانەیە کە لە ساڵانی 1949 هەتا 2007 بەرهەمیان پێشکەش کردو و دامەزراون تا ڕاپەڕین، ئەو تیپانەی تا پێش ڕاپەڕین دامەزراون لە بەرگی یەکەمایە. بەرگی دووەم تایبەتە بە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی. بەرگی سێمیش ئەو تیپانن بەرهەمی ئەو تیپانەیە کە لە دوای ڕاپەڕین دامەزراون هەتا 2010 کە بەشێکی سەرەکی بەرگی سێم چالاکیەکانی وەزارەتی ڕۆشنبیریە. ئەم بیبلیۆگرافیایە لەلایەن بوار نورەدینەوە ئامادەکراوە و لا سێ بەرگ پێک دێت. بەرگی یەکەم تایبەتە بە چالاکی تیپەکانی شانە و بەرگی دووەم چالاکی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیە و بەرگی سێەم چالاکی تیپەکانی شانۆیە. هەڵبەتە ئێمە ئەرباسی خۆم بکەم، من کۆمەڵی نووسینم هەیە، کۆمەڵی توێژینەوەم هەیە لەسەر مێژووی شانۆ بە تایبەت لە شاری سلێمانی دەوروبەریە کاکە بوار هاوڕێی خۆشەویستم ئەوانەی بینیوە، بەڵام ئەم زیاتر بۆ دۆکومنتەکان گەڕاوە. ئەو پرۆگرام و فۆڵدەرانی کە لە شانۆگەریەکانە پنمایشکراون لەگەڵ هەنگێشتی تر وەگە و چاپکراوانەی کە هەن. من لەگەڵ کاک بوار مێژوویەکی درێژمانەیە لە یەک فەرمانگە بووین لە کتێبخانەی گشتی سلێمانی لە هەوڵەوە لە سەرەتاوە ئاگام لە کارەکانێتی دڵنیام سوودی بینیوە لەو سەرچاوانەی بەردەستی کەم تا زۆر. ئەم لە ژانرێکی گرنگی زانستی کتێبخانە و زانیاریەکان کارەکە کە بیبلیۆگرافیایە، ئەمە لە زانکۆکانە لە جیهانە بەیەخی زۆری پێدرێ زانکۆ پێشکەوتۆکان لە بەشی کتێبخانەکانە. کاک بوار ساڵانێکە بۆتە شۆڕە سواری ئەم مەیدانە. زۆر نووسەری گەورەمان هەیە ئەم بیبلیۆگرافیا و پێڕستی بابەتەکانیان بۆ ڕێگە خاتووی خاتەوە بەرچاو. دەربارەی ئەم کارە کەوا چەند قۆناغێکی گرنگی وەرگرتووە لە بزافی شانۆگەری شانۆی کوردی بە تایبەت شاری سلێمانی. هەڵبەت هەموو دەزانین یەکەمین شانۆنامە لە 26 ئامادەکرا و نمایشکراوە خراوەتە سەر شانۆ لە شاری سلێمانی و تەمەنی شانۆ لەم شارە زیندووەدا نزیکە بێتەوە لە 100 ساڵ. ئەم پێم وایە نیوەی ئەو مێژووەی بەسەر کردووەتەوە.
ئەم ئیشەی ئەم کردوەتیە بێتە ژێدەرە بێتە سەرچاوەیەکی زۆر دەوڵەمەنگ بۆ خوێنکارانی شانۆ بۆ ئەوانەی کە تێزی زانستیانە بێت چێ بۆ خوێندنی باڵا بۆ بەرەو ژوورتریش کەوا بڕوانامەی ماسەر و دکتۆرا لەسەر بزاوی هوەری و شانۆ بێت ئەم کارەی کاکبوار ئەبێتە سەرجاوەیەکی دەوڵەمەنگ. لە ڕاستە ئەمە و کولەقی سلێمانی سندیکای هونەرمەندانی کوردستان هەمیشە هەڵبەتە هاوکار و پشتیوانە بین بۆ هەجو کار و بەرهەم و چالاکیەک کە لە خزمەتی هوەر و هونەرمەنداندا بێ و تایبەتر ئەمە بەڕاستی و کولەقی سلێمانی و پرۆژ و چالاکیانە کە تایبەتە بە پارێزگای سلێمانیەوە بەڕاستی دەستگیرۆی یەکەین و پشتگیری یەکەین. هەڵبەتە مەژێکی ترە لەو پرۆژانە کۆمەڵە پرۆژەی تریشمان هەبوو ئەمە لە داهاتوو لە ڕابردوو لە داهاتووشە لەم نێوەندە شادیشی لەو پرۆژان کەم بیلۆگرافیایە کە تایبەتە بە هوەری شانۆ و بە تایبەتی ئەو شانۆیانی کە لە پارێزگای سلێمانیا کراوە کە بە گوجاو زانراوە کامانە لە ناو دیوتوەیەکدا خو لە سێبرگێکدا کۆ بکرێتەوانێ و ئاماژەیان پێ بدرێت. هەڵبەتە ئێمە ئەم پرۆژەیە کە ئامادەکردنەکە لەلایەن بەڕێز کاک بوار نورەدینەوە بووە ئێمە کولەقی سلێمانی هەر لە سەرتاوە لەگەڵی هاوکار بوون و پشتیوانی و پشتگیری ماکردووە لەم پرۆژە و تاوەکو ئێستاشە گەیشتوتەم خۆناغی کە ئەم کتێبە لە ئێستاە دەناسرێت و بڵاوەکرێتەوانێت چکە هەڵبەتە ئێمە بە گرنگی زین بە باشێ زانین بۆ سەرجەم هونەرەکانی وەکو هوەری شانۆ و شێوەکار و میوزیک و تەنها هوەری سینەماش هەڵبەتە پرۆژە و کاری تریشمانە بێ ئەمە وەکو لە سلێمانی بۆ پشتگیریکردن و هاوکاریکردنەوە پرۆژانی تر کە لە ڕێگەی لە سلێمانیەوە بکرێ لە دووتوێکدا باخۆکو بیلۆگرافایەک بۆ تایبەت بە هونەرەکانی وەکو میوزیک و شێوەکار و هونەرەکانی تریش. ئامانجی سەرەکی ئەم پرۆژەیە کۆکردنەوە بە ئەرشیڤکردنی بەرهەمی هوەری سەدەی 20ەمی شاری سلێمانیە بەو هیوایی ڕێخستنیان لە پرۆژەی بیبیلۆگرافیادا بایەخێکی بۆ مێژووی هوەر هەبێ. ئەم سێبەرگە تایبەتکراوە بە شانۆ و وشەی بڵاوکراوە لە جیاتی وشەی فلایر بەکارهاتووە لەگەڵ بەڵگەنامە و بروشردا باشترین سەرچاوەی چالاکین. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ خۆشەویستان ئێمە لەگەڵتانە بەردەوام دەبین وەکەزانین کە هونەرمەندی گەنج هونەرمەندی دەنگخۆش شابە زەمانی نوێترین ئەلبومی خۆی بڵاو کردو بە ناوی چەتر کە دیارە بە ئامادەبوونی ژمارەیەکی باش لە هەوادارانی ئەو هونەرمەندە و هەروە هاوڕێیان و ڕاگەاندنکاران تواندرام ئەلبومە بڵاو بکرێتەوە و هەروە واشوی لەسەر بکرێت با پێکۆبینەر بین و ئەگەڕێنەوە. تۆ گۆڕاوی من ناگۆڕام تۆ دۆڕاوی من نادۆڕام تۆ ڕۆیشتی بەجێ دێشتم من بە ئەوینی تۆ سووتە تۆ گۆڕاوی من ناگۆڕام تۆ دۆڕاوی من نادۆڕام تۆ ڕۆیشتی بەجێ دێشتم من بە ئەوینی تۆ سووتە زۆر بەخێر بێن ئەلبومی چەتر ئەمڕۆ بڵاو بووە پێگاتووە لە 23 تراک 14 تراکی لێ هەڵبژێردراوە میکس و ماسترینی زۆربەی لە سەردەستی کاکسی ئامەکی فەقێزادە بۆ کراوە بە بەشداری سۆدە پێشەوە کاک پێشەواش ئەویش زۆربەی ئەڕەنجەکانی کردووە ڕێزم بۆ هەموو ئێوەی ئەزیز و هەوادارانم هیوام هەر دڵخۆش شاباز زەمانی چ لە داهاتووش لە داهاتووە چاوەڕێی فیلمی سینەمایی بن چاوەڕێی زۆر شت بن چەند خۆشە من و تۆ باران بێ و پێ بکەنین پیاسەیەک لە شەقەم خەمی دڵ هەڵکەنین شەو بێت و کزەی بە سەر پەنجەم بتەزێنێ چەند خۆشە دەستی تۆ گەرمی بۆ دەستم بێنێ چەند خۆشە مانگە شەو.
بەڵێ خۆشەویستان ئێمە پرۆگرامی ئەمڕۆم پێشکەشکردن بە یارمەتی هاوکارانم هیوادارم تای پرۆگرامەکە بەدڵی ئێوە بێت هەتا کوسبەینی هاوکارانم بە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بن ئێوارێکی خۆش و ماڵتانەوە.